بەڵێ بینەرانی ئەزیز سڵاوتان لێبێت هاتینەوە خزمەتتان لە ئەڵلقەیەکی تایبەتی بەرنامەی پاسی یادگار کە تایبەتە بە دۆخی کارەبا لەگەڵ جنابی ئەندازیار کەمال محەممەد وەزیری کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان مەبەستمانە لەگەڵ جنابیان قسە لەسەر کۆمەڵێک پرسی تایبەت بە کارەبا بکەین. دیارە پێویست ناکە من وردەکارەکان باس بکەم، بەڵام هەموو ساڵێک کە لە وەرزی زستان نزیکە بینەوە هاوڵاتیان گلەیەکانیان زیاتر دەبێت، داواکاریەکانیان زیاتر دەبێت. ئەمانەوێ بزانین لە کابینەی نوێم چۆن مامەڵە لەگەڵ گلەی و داواکاریەکانی هاوڵاتیانەکرێ و کێشەکانی تایبەت بە کارەبا و کەرتی کارەبا چۆن چارەسەر دەکرێت و ئایا پێوەری زیرەکەوەی پێوترێ سمارت میتر ئەتوانێت چارەسەری چی بکە و حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران چ بودجەیەکی تەرخان کردووە بۆ ئەوەی کێشەکانی تایبەت بە کارەبا کە نزیکەی یاخود زیاتر لە 28 ساڵە دووبارە دەبێتەوە. من زیاتر ناڵێم بەر لەوەی لەگەڵ جەنابی وەزیر دەست بە بەرنامەکە بکەم. کۆمەڵێک ڤۆکسپۆپ ڕای هاوڵاتیانمان وەرگرتووە لە شارە جیاوازەکانی هەرێمی کوردستان. با ئەو ڤۆکسپۆپانە ببینین و لەوێوە دەست بە بەرنامەکەمانەکە. لە سەرەتای زستاندا کارەبا لە باتی بەرەو باشی بچێت زۆر بەرەو خراپی دەچێت، خاص بەیانیان کاتێک ئێمە پێویستمان بە کارەبا هەیە، خاصەتەن بەیانیان کارەبا نییە. ئەس نایڕازیمە چونکو دەبینین دوهای کارەب خۆش بوو شوێری بە نەخۆشتر لێ هاتن. ئەم داخوازش حکومەتت کەین چارەیەکی بۆ vê کارەبی ببینن. بڕاستی کارەبا کوردستانی گەلێک ناوە باشە. لەگەڵ هاتنی وەرزی زستان وەکو هەموو ساڵانی ڕابردوو کارەبای نیشتیمانی وەکو پێویست نییە. داوا لە وەزیرەکەین با چاوێکی لەم گەرمیانەوە بێەوە نەوت نییە، نەیڵن ئەمە گەرمیانە و سەرمایان ناوێ کارەباکەشمان لێ نەبڕن. شێوەکی گشتی لازمە پتر هەبیدن، یعنی لازمە بچێکی باشتر بیدە شەوانۆکە هەی بەلێ مشکلامە ئەم هەمی بۆرە پتر بەرێ خۆ دەنە نیڤۆ خالیە گڵاسیان بەرێ خۆ دەنە نیڤۆ تشیە گڵاسیان بۆرێ مازن خڕێکی دۆتنە سەر لۆی سەر ملت جهت شولاژێ خەلکی مەژی بچێکی هاری کار بدید گەلوێ چەندێ خەلکی مە گەلک دەورێکی مازنە هەی بە زیرەکردنەوە کارە بێت ناوجیڤۆکیدا بوونمونە جهتە شول پێ نەبیتن گەلک ضروریە و گەلک فەرەکە هەرە لێ بێتە ڤەبراندن بێتە کوژاندن. بڕی بەرهەمهێنان لەوانەیە کەم نەبێ، بەڵام کە بەکارهێنانەکە بە شێوەیەکی دروست نیەوەکە کەم بێتەوە بڕەکەی. هەر لە ئێستاوە جارێ زستان نەهاتووە ئەوە دووسێ ڕۆژە خەڵک نیگەرانە لە نەبوونی کارەبا. ئەکید کارەبا نیشتیمانی تایبەت ڤڕژەلدووکی یا نەخۆش بووی و مخابنی یعنی بە چەندین ساڵە مە کێشە کارەبێ هێشتا چارەسەر نەبووی، خەڵک ڕەنگێکی گشتیش کارەبێ ڕازی نینە. ئەم ساڵ وڵا لە کارەبای نیشتیمانی ڕازین، ئەم ساڵ هەموو ساڵەکان باشترە. هیوادارم کارەبای نیشتیمانی چارەسەر بکرێت وەکو ساڵین ڕابردوو دووبارە نەبێتەوە. کارەبنەوە باشە و نرخەوێ زێدە گەلک. تا ڕادێک نرخی ئەمپێری مۆلدەکان بەڕاستی زۆرە. بەهای ئەمپێری ئەوژی ڕاستیە گرێدۆی بکەرە بۆ مالدیدا دەمژمێرێت کارکردنیە لێ ئەنەزانم سەر چ پیڤەر سەر چه ئەساس تێدا دانانێ ئەف بۆهای تێدا دانانێ و یا دیار نینە حتان و کە کەس نزانێت کۆ سەر چ پیڤەر تێدا دانانێ چۆ تێدا دانانێ. هەندێک لە مانگەکانە کارەبا زۆر کەم ئەجرە لەلایەن مۆلیدەکانە و پارێکی زۆرمان لێ وەرەگیرێت. هەفتەیەکە کارەبای نیشتیمانی بە تایبەتی لە شاری سلێمانیە زۆر خراپە، شەوانە بڕێت تاوەکو سەعات هەشتی بەیانی نایەتەوانێت. جاری وا هەیە مۆلیدەکانیش کەم تەرخەمیەکەن لە پێدانی کارەبا. یعنی ئەو مەسروفەی کاکەوێتە سەر خەڵک لە هەردوو لاوە لە حکوومیەکە و لە مۆلیدەکەەوە مەسروفێکی زۆرە. تۆجاری وا هەیە لە بۆ مانگێک لەوانەیە بڕی ئەمپێری 15 بۆ 16,000 بە حەسەب شوێنەکە ئەگۆڕێ. لە گەڕێکی ئێمە ئەو مانگات 14,000 بۆ 1 ئەمپێر، یعنی بەڕاستی زۆرە. مۆلیدە بە سەعات ئیشەکە، مۆلیدە داوای حەقی خۆیەکە، مۆلیدە داوای زیاوە ناکە، مۆلیدە بڵێ داوای زیادەکە لەبەرەوە گەر کارەبای وەتەنیەکە نەبێ کارەبەتە دەدێت داوای حەقی خۆی لەکە. هەتا کارەبا مۆلیدەیژی ینی پێش پارێزگەهێ دیڤە هەولێری سلێمانی دەبینی دووکێ زێدەترە وبێژی ینی جهێ نەڕازیبوونە خەلکیە. وڵا ئەو نرخەشە ئەو حکوومەت و قایمێتەوەمانە دیارریەکەن ئیتر ئەوش مانگ بۆ مانگ فەرخیە، مانگ وایە باشە، مانگ وایە زیاترە و بەڵێ ئەزیزان ئەوەی بینیتان کۆمەڵێک ڕاو بۆچوونی هاوڵاتیان بوو لە شار و ناوچە جیاجیەکان لەوێوە لەگەڵ جنابی ئەندازیار کەمال محەممەد وەزیری کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان داخل بە بەرنامەکە بین سڵاوتان لێبێ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە کاک کەمال. گوێت لە ڕای هاوڵاتیان بوو، دیارە هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی
ڕایان وایە کە لەگەڵ نزیک بوونەوە لە وەرزی زستان کارەبا خراپ دەبێت و یەکە لە کێشە سەرەکیەکانی شەوانەی ئەوانی کە دەوامیانەیەڵێت هەر لە خەوەڵەسین کارەبانیە تا چین بۆ دەوام و زۆر بابەتی دیکەش وردە قسەیان لەسەرەکەین کۆمنتی جەنابتان فەرمو. سەبارەت ڕەوشی کارەبا ئەوی مهمە لای خەڵک بزانانی کانی وەزعی کارەبا چین کارەبا تەنها ناو سەکتەرن لازم ئێمە باسی سەکتەرەکان بیکەن دا خەڵکێکی بزانیت چیمان هەیە و چی هاتێکردن و چ پێویستە بکرێت باش وەک بەرهەمێنان سەکتەری جنەرێشن یان بەرهەمێنانی کارەبا ئەوی ئێمە هەمانە ناو تۆرەکانی هەرێمی کوردستان 13 محەتاتی تەولید هەمانە قەبارەی بەرهەمێنانی ئەم 13 محەتانە 6737 مێگاواتی کارەبایە کە هەکە سوتەمەنی پێویست هەبیت ئەتوانین ئەمڕۆ ئەم مێگاواتە بەرهەم بینن لە کاتێک کە خواستی کارەبا ئێستا لەم وەرزە گەشتە 4500 یعنی معناوێ ئێمە بەرهەمێنان زیاترە پێداویستی شەبەکە یان خەڵک بەس بۆچی ئێمە ناتوانن ئەو کارەبایە بۆ 24 سعات دابین بکەن بۆ خەڵک هەندێک لوان ئەسبابە ئێمە وەک حکومەت ئەوە بودجەی پێویست بۆ دابینکردنی سوتەمەنی بەردەستمان نییە نەمعناوێژی نییە کە ناتوانن بەس چونکی خۆکێشەکانی ئەم هەرێمە هەمووی کارەبا نییە سەکتەرەکانی ترژی یەک بە یەک بەستاون یان ڕەبتەکیل گەل یەکتر هەنە چونکی وەختی ئێمە هەموو تەرکیز تێخنەل سەر کارەبا ئەو کاتە چێبی تەندروستی لاوازی دەکەوتە تێدا پەروەردە بەڵام ێستا بۆ نمونەوە تێکێشە لە ڕێگاوبانەکان هەبووە حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بودجەیەکی وای بۆ داناوە ئەوەتانێک کێشەی ڕێگاوبان لە هەرێمی کوردستان خەریکە چارەسەر دەبێت چی بە نسبەت کەرتی کارەباوە بەێ نسبەت ئەوی ئێستا بەرهەمێنان هەمانە ئێمە احتیمادێکی سەرەکی سەر بڕی ئەو غازەی کە خۆرمۆر و قادرکەرم بۆ ئەم محەتانە دابین دەکرێت ئەوەژی تقریبان 390 متری مکعب داناغاز بۆمانتێت و هەندێک خۆرمۆر یعنی ئەو وحداتی ئێستا 24 وحدەمان هەنە لە مەجموعی ئەو 24 13 وحدە لە ئیشن 13 وحدە ئیشن گەل دوکان و دەربەندی خان گەل محەتەی باعادرێ گەل 51 مێگاواتی تاسلوجە ینی ئێمە 3200 مێگاوات ئێستا تەولید دەکەن باش یعنی نیوەی تاقەی کە هەمانە ئێستا ناو شەبەکەیە و تەوزیع دەکرێن سەر خەڵک بەس لەم هەفتی ڕابردوو گلەیەک ژیل سەر کارەبا هەبووە ئەو گلەیانە طبعا نە مۆزوعی بەرهەمێنان بوو بەلکی هەندێک کار ناو شەبەکە دەکران یەک ئیشەکانی پارێزگای دهۆ کە مەتەن وەزعی کارەبا 16 مانگ هەتا 21 مانگ وەزعی خراپ بوو البەرک و هێلێکی 132 کیلومتر ناوبینی وێزگەی خەبات بۆ زەنگەنان ئیش المەرحەلەی نهائیە کە 90% تەواو بوو ئیشەکە مانگی 8 دەست پێ کرده بوو ماوەی پرۆژە 4 مانگە بتەماینە هەتا 10-12 بکەوتە خزمەتی پارێزگای ئەمە بەنسبەت دووەکەوەی بەڵام ئەم کێشەیە ئەم جارە کا کەمالیانی سەرتاسەری بوو لە گەرمیان هەبوو لە دەربەندی خان هەبوو لە هەڵەبجە هەبوو لە سلێمانی هەبوو لە هەولێر هەبوو لە ناوچی ینی من خەڵکەیە تەلەفۆنی بۆ کردمەڵێ کچەتە من 9 ساڵەکەم پێشەوەی بچێ بۆ مەکتەب لەبەرەوەی لە شوێنێکی ساردی سلێمانیە نزیکی ئەزمە ڕووگەێژن ئەڵێت بە کلێنسی تەر دەموچاوی بوو ئەوەندە ئاوەکە سارد بووە پاک کردوەوە ڕۆژتۆ بۆ داوام بەێ یادگار ینی ئەوە من باسی هەفتی ڕابردوو دهۆ هەمان ئیش لە ناو شەبکاتی پارێزگای هەولێرژی دەکرێت وێزگەی پارک ئەربیل بۆ ئەربیل سنتەر ئەوەژی ئەو کوندکتەری سەر تەوەرەکانە بژنێ تەبدیل دەکەن بۆ هۆت کوندکتەر فیسەبیل سیعاتەکە بەرز بیتەوە ئەوەژی هەتا ئەمڕۆ آخر ڕۆژەکە ناو هەولێرژی ئەم ئیشە بکرێت ئەوەژی تەسیرێکی مەزن هەولێر کردبوو هەروەها هاتنی ئەم مەوجای سارمایە کە هەتا 15 ینی پێش هەفتەیەک ئێمە سەر و 21 ساعتی کارەبا بە هەموو هەرێمانداوە
هاوڵاتیانیش ئەوەیە قسەکەیان ئەڵێت لەگەڵ هاتنی کابینەوە کارەبا زۆر باش بووە بەڵام لە ناکاو وای ینی ئەو هەفتە هەتا 15 مانگ سەرە و 21 سعاتی کارەبا بە خەڵکمانداوە باش بە هەموو شارەکە لێرە بە دوا چۆنە بێ ئەو کاتە هەتا 15 مانگ خواست سەر کارەبا 3500 مگاوات باش دوای هاتنی ئەم سارمایە کە بوو ماوەی یەک هەفتی ئەو خواستە بوو 4500 مگاوات هەموو ساڵ وا بوو هەموو ساڵ وا بوو ینی ئەو 1500 مگاوات ینی 1000 مگاواتە کە فوجئەتەن زیاد بووینە ئەکید هەر هاوڵاتی ینیمانەما گوتی هەندێک تابعی ما وەک حکومەتە کە ئەو سوتەمەنی پێویست بەردەستمان نەبووە دوام ئەم هاوڵاتی بخۆشی هەتا حدێک مەفرۆزە ئەو 1000 مگاواتە کیرە هاتووە زۆربەی ئەوان هیتەراتین کە هاتنە ناو شەبەکە باشە کەواتە با لێرە و کاکەمەڵ بابەتێکی زۆر گرنگەیە قسەی لەسەر بکەین من لە ناو بازاڕەکان چەند شوێنێک گەڕاوم لە ناو بازاڕە جیاجیەکانی هەرێمی کوردستان یعنی هیتەریان هێناوە شیشەکەی 1 مەترە سێشی شیشە قسەکە ئەمەیە ئەو بازرگانە ئەو فرۆشیارە ئەی هێنێ خەڵکیش ئەی کڕێ قسەکە ئەوەیە لەکوێوە هاتۆتە ناو هەرێمی کوردستانەوە بۆ تا ئێستانەتان توانیوەمە کۆنتترۆل هەر زیادیشە بێت بەێ ینی لای مبخۆ ئەو هیتەرانە وەک چۆن ئێستا مکافحەی مخادرات دەکرێت مەفرۆزە مکافحەی ئەمانەژی بکرد بۆچی چونکی ئێستا هەر گەڕەکێک هەفتەیەک ینی 15 مانگ ئەو ئێستا ینی پاش هەفتەیەک ئەو 1000 مگاواتانە هەکە ئێمە باسی سپلێت بکەن هاوینژی هەبوو زستانجی باسی بۆیلەر بکەن بۆیلەر پێشترجی هەبوو ئێستاژی هەبوو چیە زیاد بووینە ئەو هیتەرانە ئەو هیتەرانەژی ڕاستی ینی کارەبا نەهاتیە دابینکردن کە بیتە بەدیلی سوتەمەنی ئەیدە باشە کەواتە نابێ ئێوەش وەکو وڵاتی گلەی بکەن جەنابتان وەزیری کارەبان باڵا دەستترین کەسی ناو وەزارەتەکەن بۆ لێرە قرارێک نادەن ئەمە ڕێگری لێ بکەن و مەمنوعیکەن وڵی بجا ڕێگری لازم ئێمە چەند وەزارەتێک وەزارەتی بازرگانی بەزیاریە دارایی کە الحدود و ئەوانە خاڵە سنووریەکان ئەوانە چونکە ئەو هیتەرانە باوەڕکە ئینتاجی محلی نین هەر دەرەوە هاتوونە بجا چل تورکیا هات بن چل ئیرانی هات بن چل عێراقەوە هات بن بەس ئەمە مەفرۆزە سنوورێک بوو کەی دایانێن وڵی ئەمەکەی ئەمەوە زستان وردە دێت و تەریش لە پەسا دێتە ژوورەوە یعنی کەی قرارە ینی ئێستا ئەوەندە هیتەرات هاتنە ناو بازار باوەڕکە هەر ئێستاژی قەپات بکەن بەس ئەویل ناو شار چونکی خەڵکێکی حسابی خۆکردینە ئەکیت ینی مەخازن پڕکردینە دوکانەکان پڕکردینە ئەوەندە هاتوونە ناو بازار بەس لێرە مەبەستم مەمە چییە با هاوڵاتی هەندە گلەی خۆشی بکەن ینی ئەو 1000 مگاواتە خلالی یەک هەفتی زیاد بووە کی بووە هەر هاوڵاتی دانیشتووە کارەبا بەکارێنێ وەکو خزمەت گوزاریەکی سەرەتایی و پێویست ئەوە ئەرکی ئێوەیە کە کۆنتترۆلی بازارەکان بکەن و ئەرکی ئەوەشە کە کارەبای بۆ دابین بکەن هاوڵاتی بە کارەبایەکی کەمی حکوومەت و نیشتیمانی ڕازی بووە لەگەڵەوەش ینی پارەی ئەدا بە حکوومەت و پارادا بە مۆلیدەکانیش هێشتا کارەباکەی خراپ کاک یادگار طبعاً وەک وەزار وەک حکوومەت زۆر ینی ئەعلام و یارمەتی زۆر بازرگانەکاندا مەتەنم بۆ نمونە پێشتر هەموو گلۆپەکان ئەوی تنگستن و ئەوانە بوو 6 واتی بۆ 100 واتی بۆ ئێستا تقریبن هەموو بوونە لیدوانە سپلێت و ئەوانە ئەو بوونی 12 ئەمپێر و 16 و 25 ئەوانە ئێستا نەوعیەتێکی باش هاتوونە 4 ئەمپێر و 5 ئەمپێر بەس ئەمانە ینی پڕاستی وەکی بژن خەڵکێک چێبیت هەر هاوین ئەو حسابە کرد بیت بۆ زستان و ئەوانە بەس ئەو تەنسیقە ناوبینی وەزارەتەکانی ئێمە ئێوەکەن یعنی جەنابتان دانیشن لەگەڵیان طبعاً چوارشەم اجتماعی ئەنجومەنمان هەیە ئەکیت ئەم بابەتە باز دەکەن بەس باوەڕ بکە هەر ئەم هەفتێژی کنترۆلی حدودەکان بکەن ئەوەندە ناو بازار بە یوایی چوارشەمە بگەن بە بڕیارێک لەسەر بابەتە کە بەر ئەم بەرنامەیە شەر چوارشەمە پەخشەکرێت باشە جەنابتان لە لێدوانێکدا ئاماژەتان بەوەدا بوو کە ڕاستە لە وەرزی زستان نزیکە بینەوە بەڵام پێدانی کارەبا باشترە بێت لە چاو ساڵانی تر ئەمە بە پشتبەستن بەچی ئەمە مەگوتی تابان 22 مانگ یەکەم جارە ئێمە 3500 و کەسر مێگاوات تەولید دەکەن ئەمە یەکەم جارە یەک باش دووەم چی زیاد دەبیت 20 مانگ ئێمە وەک
مستشارەکان و گەل مدیر عامی معنی ئێمە سەردانی محەتەی خۆرمۆمان کرد و گەل صاحبی کۆمپانیای کار کە هەتا دەهی 12 متری مکعب زیاد دەبیت ئەو کاتە 180 هەتا 200 مێگاوات زیاد دەبن هەر لەم هەفتیە محەتەی خەبات ئەمڕۆ وحدای هەرچەندە پێشترجی بیشکەوت بوو بەس بۆ ئەزبار دەرچوو بوو ئێستا ئەو وحدەژی بیش دەیخێت و نهاتی ئەم هەفتە وحدەی دووەمژی ینی ئەتوانم بێژم خەبات دووری 200 هەتا 250 مێگاوات لێژی زیاد دەبیت ئەوی ترجی 200 مێگاوات یعنی ناوبینی 400 بۆ 500 مێگاوات ئەم زستانە وەک تەولی زیاتر دەبیت کەواتە و کێشەی ئێستا ڕووی لە وڵاتیان کردەوە وەکو کۆتا قسم لەو بارەیەوە کێشەیەکی موقت و کاتی بووە و باشترە بێکارەبە نەخێر ینی ئێمە بێژن زستان ینی جارێکتر وەکی پێشتر ینی 21 ساعت ئەوانە نەخێر ئەمە ناتوانن سەرخۆ بکەنە ماڵ بەس ئەم زستانە وەک مێگاواتی ناو شەبەکە من دنیاتان دەکەم ئەو هەموو هاوڵاتیانژی دنیا دەکەم 400 مێگاوات زیاتر دەبیت پارێ باشە بەنسبەت پرسی مۆلیدە ئەهلیەکانەوە یعنی زۆر قساکرێ لەسەر نرخەکان زۆر قساکرێ لەسەر کەم تەرخەمی هەندێک لە خاوەن مۆلیدەکان و ئەمڕۆ کە ئەم بەرنمەیە تۆمارەکەین جەنابی پارێزگاری هەولێر وتی کە تا مانگی 5 ساڵی داهاتوو پێویستە مۆلیدەکان بکرێن بە مۆلیدەی بێدەنگ و کاتم قسەیەوە لەو بارەیەوە وڵی وەک مۆلیدات بڕاستی شارەکان زیاتر خۆلێتکەنە خوددا ینی محافظ و طبعا لیجانی هەل محافظان گەل مدیریاتی عامەیش شارەکان ئەوان بەڵام وەکو مەرجع ئێوەن وڵی وەک مەرجع نە چونکی بۆچی مەرجع وەکی بژن ئێمە بن وەختێ تو شتێک بەرەمبەری خۆنە دەی چون دەبیە مەرجعیوی نەمە گازای پێدا نە پارێک پێدا نە ینی بەس ئەوان بەڵام هیچ نەبێت لە ڕووی ڕێخستنەوە ئەبێ مدیریاتی عامەی شارەکان گەل ئەنجومەنی پارێزگا گەل قەیمقامی سنتەرەوانە سەرپەرشتی ئەم سەکتەرە دەکەن بەس ئێمە ئاگاداری ئەوانن کە معادلەیەک بۆ هەموو شارەکان هاتێکردن حسابات چۆن دەکرێت حتا استیقلالی خەلکێک نەکەن و بۆ هەرێک سعر و ئەوانە طبعا مەصاریفیان بۆ حسابکردینە ینی ستافی تەشغیلی و ئەوانەژی حساباتی بۆ کردینە سیانەی مۆلیدات و گەل ڕۆن و ئەو شتانە هەموو بکردینە هەموو کردینە یەک پاکێج تەنها دوو متەغەیری تێدانە یەک سعری لیتری گاز کانێ بچەندە چونکی ئەوە چبیت هەفتی بۆ هەفتی گۆڕان کاریگەری لەسەر نرخەکەدانێ زایدەنجی ئێمە چەند سعات کارەبا بەخەڵک داوە ئەوی ماوی مەتەلەن بۆ نمونە مانگی 11 تقریبا 21 سعاتی کارەبامان دابوو هەتا 15مان ئەگە باسی مانگی ده بکەن سەرەوە 21 سعات کارەبا دابوو ئیدەن ئەوان چەند سعات 2 سعات و نیو هەتا 3 سعات ئەو ماوە تەنها بۆ حساب دەبیت گەل نرخی ئەوە بجا وەختێ سعاتەکان زیاد دەبیت ئەکیت نرخەکە زیاد دەبیت وەختێ سعری گاز زیاد دەبیت بازار ئەکیت تاثیری لە ڕووی زانستیەوە تقریبا سعری وی ناوبینی 39 دینار هەتا 42 دینار ئەو ڕێنجە باشە لە ڕووی زانستیەوە دەکرێت مۆلیدەکان بکرێن بە کاتم یان مۆلیدەکان دەرەقەتی نایەن و زەخت و فشاریان لەسەر لە ڕۆی زانستیەوە دەکرێت چونکی ئەسڵەن مۆلیداتی کاتم ئەوانە هەنە بەس تو چەند تو مواصفاتە زیاد بکەی سعرەکە ینی نرخی ئەو مۆلیدە زیاد دەبیت بەس هەکە ئەمە ئیجبار بەو هیوایە ئەمەش لەسەر هاوڵاتیان حساب نەکرێت باشە لە یەکێک لە پرۆژەکان لە ڕابردوو کە قسەتان لەسەر کردووە و لە کابینەکانی تریشە قسەی لەسەر کراوە ڕادستکردنی بەشێک لە خزمەتگوزاری دابشکردنی کارەبا بە کەرتی تایبەت و دوایەوەش دێمە سەر پێوەری زیرەک کەرتی تایبەت چەند هاوکارە لەگەڵ ئێوەیە چونکە ئەوترێت ینی هەندێک لە وێزگەکانی کارەبای ئەهلی حکوومەت ینی پارەیان لای حکوومەت قەرزاریانە طبعا وەک کەرتی تایبەت باوەڕ بکە هەتا ئێمە بەرەو کارتی تایبەت نەچن مشکلەی کارەبا هەر نابێت بصراحە بێژم ئێستا وەک تەولید ئێمە بەرەو کارتی تایبەت چوینە یعنی ئێستا محەتای کاشێ محەتای بەعادرێ محەتای جەمجەمال قەیوان خۆرمەلە هەولێر ئەمانە هەموو کارتی تایبەتە یعنی ئێستا
ئەو 6700 میگاواتە ئێمە ئەوی لایمە کە حکومت 1100 میگاواتی خۆمانە ئەوانی تر ئیکەرتی تایبەتە ینی ئەتوانم بێژم تقریبا 85% ئێستا کەرتی تایبەت وەک تەولید ئێمە بۆ دابشکردن کە کێشەی سەرەکی کارەبا حتا ئێمە سەر کەرتی دابشکردن ئیشی خۆمان نەکەن کنترۆل نەکەن باوەڕکە وەزعی کارەبا بەرەو باشی ناچین چونکی بۆچی تەولید هەندی تەولید بکەیت و نەقل بکە هەکەتە خوارەوە کنترۆل نەکرد ئەو معناوێتە وەزع بەرەو باشی نەکرد ئێستا پاش ئەنجامدانی پرۆژێ پیوەری زیرەک ئێمە کرد بۆ دابشکردنجی بەرەو کەرتی تایبەت دەچێت یعنی ئەوە بە تا ڕادەیەکی با 65% بەڵام تەنها ئەوە بەس تەولیدە بۆ تەوزیع و دابشکردنەکە هێشتا تەوزیع و گواسەوە نەخێر ئەموو لای حکومەتە تا ئێستا 100% باشە کۆنی هێڵەکانی گواستنەوە چ ڕۆڵێکی هەیە لە ئەو لۆسەی کە ڕووەدا لەوەی کە کارەبا ڤۆڵتەیەکی زۆرە فەوتێ کارەبایەکی زۆر ئەفوتێت کاک یادگار ئێستا هەکە پرسیارێ لە هەر کە مختصێکی بکەی ناو وەزارەت و ئەم کە وەزیری کارەبا سی هەتا 40% لۆسسمان هەیە سی هەتا چ بەس ئەمانە چنە لکوێ هاتوونە و ئەگەرەکان چنە طبعا لە عالم هەموو 8 هەتا 12 تەکنیکە لۆسس ئەوە بە طبیعی و ئاسایی وەرگیراوە ینی ئێستا باشترین دەولەت کە لۆسسی خۆکەم کردی کۆریایە گەشتنی ئەس بێژم 6.8 کە باشترین شەبەکە ئەوانە بەس هەتا 12 ئەمە ڕێنجی ئەوە تەکنیکە لۆسسە بەس لایمە ئەم ئەتوانم بێژم تەکنیکە لۆسس بەر و مەکارەبایەکی 24 ساعت و ئەوانن بەرک و موالیدات ئەوانە ئەمن اینجا ئەگاتە سی تاچلیش نە حساب کەم ئەوە 15% ئەوە بوو تەکنیکە لۆسس ئەوانی تر هەندێک ئێمە ڕێنمایی حکوومەت بۆنە سەبەب کە ئەم لۆسسانە زیاد بن ئەمەژی چوون هەر تەجاوزێک ئێستا ئاوە بردیە کارەبا بردیە ڕێنمایەکانی ئێمە ڕێگا پێمان نەدەدا ئێمە پیوەری ئاو و کارەبا بۆ بەستن طبعا ئەم خەلکە کارەبا بردیتی ئەمن ببرمژی هەر دەبێتەوە ئێمە پاش گەل لە ئەنجومەنی وەزیران لژنەیەک پێک هات لە 4 وەزارەتی معنی وەزارەتی داد شارەوانی کوشتتوکال و کارەبا ئێمە مەحزارێک و ئەوانە پێکمان کرد هەر 4 وەزیرەکان ڕێککەوتن و مەهناردە ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی وەزیران ڕزامەندی سەردا کە بۆوان پیوەری کارەبا و ئاو ببەستن چونکی ئەمانە عەدەدێکی زۆرن ینی ئەم پرسیارە من جەنابی وەزیری شارەوانی کرد کاکە چەند تەجاوزتان هەنە سەرە و 200,000 تەجاوزیان هەیە واتە ئەو یاسای ژمارە 5 ساڵی 2006 دەستی ئەوەی بەستۆتەوە وەکو پێویست ناتوانن ئیجرا بکەن نەبێجا ئێستا مە موافقە وەرگرت کە ئێمە بدانن پێش هەفتەیەک هەر وسا تەجاوز سەر ئەردی زیراعیژی هاتێکردن کەلگەل وەزارەتی کوشتتوکال ئەوانژی دەڵێن سەرە و 80,000 ئەوە ینی هەکەت ئەو حساباتانە بەس ئەو ڕقەمی کە ئەمن دنیامە زیاترنژ لەوە بەس باکە ئەو ڕقەمانە ئێمە حساب بکەن تقریبا 13 تا 15% ئەو لۆسسانە سەبەب ئەوەنە کەواتە زێدەڕەوی و لە نێوان کەوانەیەکە ئەو دزیەیەکە لە کارەباکرێ بەڵام بەشێکی زۆری باخ و مەزرعە و ڤێلاکانیش کە مڵکی خەڵکی دەسەڵاتدارن چ حزبی بن چ دەوڵەمەند بن کارەبایان بە نایاسایی بۆ براوە و لەسەر حسابی هاوڵاتیەکی هێژارگوتی ئەوی 15 ئەوی تەکنیکال مانگوت ئەوە 13% ئەوە بۆ ئەوی ڕێنمایەکانی مە ڕێگان نەدامەڵێمە بکەن تقریبان ئەوە 28%. ئەوی تر دەوری 12 بۆ 15% ماوە ئێمە چیمان بۆ ئەوە کردیە ئێستا ئەو پرۆژەی سمارت میتەر کە ئەو لۆسانە بۆ ماساڵ دەبیتەوە و ئەوانی تر ئەوی و ڕێنماژی ڕێگا پێمانەدا ئێستا ئەوەژی پیواری ئاو و کارەبا بۆ ینی ئەو لۆستانە ئێمە محاولە هیچ کەسێک لە دەرەوەی ئەو ڕێنمایە نییە نەما ینی هیچ کەس بۆ دەبیت کابرا ئاو دەوێت کارەبا دەوێت بەس ئێمەژی دەڵێنگا کە بەس تەنها ڕێگای میتەر دەبیت باشە بابینە سەر باسی سمارت میتەر ئەو دانانی میتەر نابیتە ینی شەرعیەتدان کە ئەم پێک هاتەوە یاساییە چەندێکە بەبێەوە 1 دینار بدات بردوویەتی و پێشێلکاری ئەوەیان زیاتر زێدەڕەوەی دەکەن بۆچی
چونکی نل میتر چوێنەوە هەر شتێکی دەوێت سەرف دەکەێت بەس هاوڵاتی کە میتەر و ئەوانە هەبیت ناوەڵە مراعاتی دەکەێت بێژیت وڵی نهاتی مانگ ئاوی پارەی ئاو و کارەبا زیادێت ینی حسابێکی بخۆێت بەس ئەمانەی تر نەخێر هیچ حسابی لە هەندێک پرۆژەی نیشتە جێبوون بە تایبەت شوقەکان جێبەجێ کراوە و تا ڕادەیەکی زۆر باش سەرکەوتنی بەدەستێناوە لە کۆنتترۆلکردنی ڕێژەی سەرفکردنی ئاو لە کۆنتترۆلکردنی ڕێژەی باشن زۆر باشە بەنسبەت پێوەری زیرەکەەوە دیارە تا مانگی هەشت باسێک نەبووە بەڵام لەوێ بەدواوە ئێوە کۆمەڵێک هەنگاوی باشتان ناوە بە تایبەت لە هەولێر پاشان سلێمانی پاشاندووە بەکوێ گەیشتووە و کەی تەواوی ماڵەکانی تەواوی پرۆژەکانی تەواوی دامەزراوەکانی هەرێمی کوردستان ئەو پێوەرە زیرەکە یان ئەو سمارت میترە دەیانگرێت طبعا ئەم پرۆژە هەفتەی 2017 گرێبەست کراوە باش مەفرۆز ئەلمانگی 2018 دەست بکار بووان بەڵام حتا ئەم کابینە ئەوەندە احتیمام بەو مەشروعە نەدابوو چونکی ئەم مەشروعە ینی معوقاتی زۆر هەنە زۆر خەڵکێک هەیە دژی ئەم پرۆژەیە ئێمە مانگی هەشت ینی بڕیارێکی نیهایماندا و دەست پێمان کردووە و هەتا ئەمڕۆ چونکی هەموو یەکشەمان راپۆرت بوومەتێن 63750 میتر مانداناوە مانگی هەشت تەنها هەتا ئەم فترە تەنها لەو سێ پارێزگایە لە هەرێم سەرانسەری لە هەرێمی کوردستان ینی جێگانەمایە کێمە لە هەولێر 43700 شتێک سلێمانی 12900 شتێکە لە هەولێ 8700 شتێکی ئەوانە مهم دووری 63 هەتا 64,000 پیوەر هەتا ئەمڕۆ هاتوونە دانا ڕێگرەکان چنە چ بوون ئەوێت بەرامبەری ئەم پرۆژە بۆچی نەتێلا دەست بکار باش یەک هەموو سەرپێچکارەکان دژیەمان یەک دووەم ئەوی بازار میتەر دەفرۆشت چونکی وەکی بژن بازار بۆ نامینیت ئەوان دژین ساحب موالیدەکان هەموو دژ چونکی بەو مەشروعە ئێستا شەرع دەکەم کانی چی بۆمان دەکێتەوە هەروسا مستثمرینی کە مثلەن المحطاتی تەولید و ئەوانە ئێمە میتەر سەردانم زانن چەند هاتووە و تامە وحدە ئەوانە یعنی کۆمەک مەشاکل هەبوون ئەوەی تا ئێستا نەکراوە لە سوودی پێشێلکارەکان و بازرگانە چاوچنۆکەکان بۆ کە نەیانویستوە لە سوودی وڵاتیان بکەوێتەوە ئەمە سەبەب ئەمە ئەگەرەکانی سەرەکی بوو بەس ئایا ئەم مەشروعە بۆمان چی دەکەت ئەکە یەک فەقەرەژیل دژی هاوڵاتی بیت بە قبول نەکرد بەس هەکە هەموو قازانجی بیت مەفرۆزە پشتوانی وڵاتیان لەگەڵ پێوەری ئاوە تەجروبە و ئەزمونێکی تاڵی و ناخۆشیان من دڵنیا لە مەشق لە ئێستا ئەو میتەری کارەبا ئەو کێشەی ئاو بەو شکلە نابێت یەک پیوەرەکان EDMI کە شیرکەیەکی یابانیە ئەسلی و باور پێکەرە و زۆر دنیا جێبەجێ بوونە و بێگرفتن ئەوە یەک ئەوی لە هەمووان باشتر ئێستا ئەم مەشروع جێبەجێ دەبێت هاوڵاتی 1 دیناری نادێت تێچووی هیچ نییە چونکە قسە هەیە کە پێوەری ئاو ئەبێت لێرەوە بۆ وڵاتیانی باسکەین پارەیەکی زۆر کەمی تێچووە بەڵام لە 25,000 تا 45,000 بە هاوڵاتیان فرۆشراوە ئەمە 1 سنت 1 دینار 1 دلار خەڵکێک نادێت ئەو ڕوونکردنەوەی دووەم دەرەوەی ماڵە یعنی ئێمە ناچن میتەر بدانە ناوماڵی کە هەر ماڵێکی دابیت کە ئیزعاجی بیت یان مەشاکل بوو بن ئەوە دوو بەس ئەم مەشروعە چی بۆمان دەکەێت هەر تەجاوزێک هاوڵاتیەکی کردی بیت ماڵی خۆدا چونکی تەجاوز عادەتەن بوکسێدات ئەو سندۆقی کەمیتەر ئەوانە تێدا بەتەنە بۆ سپلێتی بۆ حەمام ئەوانە بردیە ئێمە ئەو میتەرە لە عەمود دەبەستن سەری کێبڵ کە مەتەلەن ماڵ چی کرد بیت من علاقەت پێ نییە میتەری من هەموو دەخوێنیت یعنی دزی نامینیت ئەوە یەک دووەم ناهێنیت محەویلە بسۆشیت چونکی میتەر سەر محەویلەژی هەیە هەر محەویلایەکی ناوبینی 25 هەتا 40 ماڵی پێداوە وەختێکی هەشتا 90% سیعاتەوی ئیعاز دەدەتە مشتەریکینی خۆ کە لمتێشینی بیکات مەتەلەن بێژیت مشتریکە هەیە 6 ئەمپیری بردیە هەفتێ بردیە هەشتێ بردیە ئەوە لمتێشنێکی فیسەبین نەهێنیت محەویلە بسۆشیت یعنی جاتی 6 چی دیکەتە 50 دیکەتە 40 فیسەبیل ئەو محەویلە نەسوشت ئەوە قازانجێکی تر قازانجی سێم
طبعا او تقريبا هر 40 حتى 50 محاولة سر يك خطأ، يعني تقريبا 1000 مال سر يك خطأ. ام متر المحطجي همانه او كاتي تجاوز سر ام يعني باري ام في دريان او خط قرص بو او كاتا ديسا اعازات تتهموا مشتركين يخوا كهندك الباركه كم ببيتوا حتى فرنا ذا اوي تير اوي بو سيستما اتوانم هر امبيريكي كاما دمانويت تحديد بكم بو نمونه اعازه كدان بيجن چل مال السر وچل امبيري نبت هندي مالي سر وچل تحديد دبن مثلا نرخي امبير كان دياري كراو يعني اشتا امبير هر وكي خو مگوتي يعني بداناني ام سيستما نگوران كاري نل سر نرخي كهربات نه پاره الخلق گوارگين اوي خلق خود الياد كمان بس داناني اما مثلا عند بيجم گركك 5 ميجاوات بون 15 ساعتي كهرباء بردينه او 5 ميجاوات اما دهيلن بس چه جاتي مثلا بيجن 6 امبير بد 50 بد كما 40 امبير في سبيل او 15 ساعه برز بكم يعني كنترولك او عند آسان بو او سيستم ديتك او خاليتر او باشكي هر ام سيستم استا عداد چنا مالان درجه له دقتين ومثلا جاري هي رقم غلط نقل كرديه مثلا جاري دستكاري كريت دستكاري دكريت بس استا اما همو ناكريت نهاتي ماي بكمبيوتر كليك اعاز دقيقه بومن اما طبع بك بابتي ديكه هي من لبركات ابيت بچمسري بۆ نمونە هەندێک وە بەرهێنەر هەیە کە پرۆژەی گەورەیان هەیە لە سلێمانی بە دیاریکراوی باسەکرێت ڕەنگە لە هەولێر و لە دهۆکی شەبێ ینی بە ملیار دینار پارەی حکوومەت و پارەی کارەبایان لایەن نایدەنەوە ئێوە چ ئیجرعاتێک بەرامبەر ئەمانەکەن ئەگەر نەبەر طبعا ئەوی زیاتر معاملی ئاسن و چیمەنت و ئەوانەنە ینی پارەیەکی زۆر لایوانن و طبعا زۆربەی ئەوان هەر خاوەن مشاريع توليدها كبخونج يعني مثلا بيجم $100 ولاي من يمجي 20 لايوية اما او مقاصة بيكان او ما نكرديها او ياكل الرقاكاني ك اما قردي خوجي بيكان وادائي يعني او باري يماجي لايوانا اما وار بقرن فعلا او مان هي تقريبا سرو تريليون دينار قردي مال لاي خالكه باشە دیارە ئەمە ئێمە لە ماوەی ڕابردوو بەر لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نوێم کارنامەکەی ڕابگەیەنێت 12 بەرنامەمان کرد 12 ئەڵقەمان لە بەرنامەی کابینەی نوێم کرد کە بەرنمەیەکی کاتی بوو ڕاستپاردە بوو بۆ حکوومەت هەرێمێکە لە کەرتە گرنگەکان کارەبا بوو کۆمەڵێک خەڵکی شارەزا و پسپۆر حەزوریان هەبوو لەگەڵ هاوڵاتیان بەشێکی زۆری ئەوانەی لێرە جەختەکەنەوە ئەوەیە کە دەبێت کارەبای ماڵان ڕێک بخرێتەوە بەڵام یەکێ لەو خاڵانەی کە من مەبەستمە قسەی لەسەر بکەم باسییان لە بەکارێنانی وزەی خۆر و باش کردووە ئێوە لە ماستەر پلانەکەتانە لە کارنامەکەتانە کاراسی حکوومەتتان کردووە هیچ بیرتان لەوە کردوتەوە کۆمپانیا بێنن چۆن ێستا دێن دەرخستە بۆ هێڵی شەمەندەفەرەکەن دەرخستەیەکتان بۆ بکەن بزان بۆ نمونە لە سلێمانی تۆ توانی سوود لە باوەەر بگری شارەکانی دیکەش بە جیاوازی ئەتوانی سوود لە شتەکانیان وەربگرن یادگار طبعا برهمنان اوي همانا هطا استا بغازه بديزله كهرمائي اوي استا همان اوي خورو اوانا جي نمعنا يمانا كردينه بس لازم اما برود بين رينوبل انرجي طبعا رينوبل انرجي او توليده ك وكي بيجن دوستي جينجها اوا هوايه خوره بله بو او ده موقع همو دراسات جي حاضرن كإما برو بچن ويك الأولويات أم كابينة إما برو أو بچن ويدوام خور سولار بله سولار سيستم هوا ما دراسة كي باش هي شركة كي إيطالي بومان كردبو تقريبا 5 سال السرانسري كردستان 15 تورمان هبون 5 ما السليمانية وسورانوا بيدا كرنا الجيغاي بون هولي رودهوجي همان شد يعني داتاي 4 سال مان هنا همو ممكن بس وك هوا نتائجت او انده باشنين
بس طاقة شمسي وآو قالت باشن وإن شاء الله برو أودتشن وحتى تقريبا استا مشروع ما تقديمي انجمن اوانكنيا كاما سي بايلوت بروجكتي سولار 50 ميجاواتي يعني سي 50 بدانن هر وقت بايلوت بيت دست بيكي ونتائجك بين مقارنه القلواني سپاسانەکەم کاک کەمال ئێمە بەرنامەکەمان لە ناو پاسەکە کۆتایی هاتە چین بۆ یەکێ لە وێزگەکانی کارەبا لەوێ ئەو پرسیارانەی ماوە و لەگەڵ پرسیاری هاوڵاتیانیش هەرچێکیان ناردبێت لە جەنابتانیەک. بەڵێ عزیزان دووبارە سڵاوتان لێبێت هاتوونێتە ناو وێزگەیەکی کارەبا لە هەولێر وەکو ئەبینن و لە کاتی بەرنامەکەشە بەشە جیاوازەکانی دەبینن لەگەڵ جەنابی وەزیرە. کاک کەمال پێم خۆشە باسێکی قەرزەکان بکەین، ینی هەندێک لە کەسانی شارەزاوانەی ئاگاداری دۆخەکەن ئەڵێ نەگەر وەزارەتی کارەبا نیوەی ئەو قەرزانەی کە لای هاوڵاتیان و لای حکوومەتەوەری بگرێتەوە زۆر کێشەی پێ چارەسەرەکەی. پێم خۆشە قسەی لەسەرەوە بکەیت و ڕێژەی قەرزەکانیش بڕەکان چەندن؟ براستی قەرزەکان زۆر بووینە، ینی تریلیۆنێک و 107 ملیار قەرزی مەل لای حکومەت و هاوڵاتیان، 788 ملیار لای خەڵکە، 319 ملیارجی لای حکوومەتە، ینی نزیکەی 800 ملیۆن دلار تقریبا لای هاوڵاتیانە. ئەکید بەس ئەمەژی کاک یادگارە هەندێک ئەگەری خۆها بووینە، ینی ئەو دواکەوتنی موچەوە ئەوانە یەک لە ئەسبابەکان بوون، بەس ئێستا وەک ڕاتبوو ئەوانە مانگانە دەدەن مەفرۆزە کری کارەباژی ئەوە بیدەن. قەردەکان لازم وەکی بژن دیراسایەک بۆ بێتەکردن بجا ئەو ڕێگای پاشکەوتە ئەوی یەک ڕێگاکانە هەروەها زۆر المعامل و ئەوانەی چیمەنت و ئاسن و ئەوانە پارەی وانژ لایمەیە و هەمان کات ئەوان بەرهەمهێنەری کارەبانە کە کارەبا پێماندەن ئێمەژی قەرداریوانە مەفرۆزە مەقاسەیەک پێ بکرێت، ئەمەژی یەک لە ڕێگای چارە سەرکردنی ئەوانی ترن. ئەوی ترژی هەر دەستپێکی دەست کاربوونمان ئێمە دەسەڵاتدانە مدیر عامی شارەکان کە هەتا 12 قزجی بکەن فی سەبیل ئەم خەڵکە وەکی بژن پارەی خۆ بیدەن و ئێمە ئێستا بجددی لەسەر ئەمە وەستاون و مدیریەتی فرۆشتنی وزە ئێمە دامەزرانتەوە تازە پێشتر ئەوە نەبوو و قەردەکانژی هەتا حەدێک مەگەڕانەوە، ینی هەکە ئێمە داهاتی پار حسابکەین 2010 289 ملیارمان هەبوون، ئێستا 473 ملیار ئێمە پارەی خۆ تقریبان وەکی بژن داهاتمان زیاترمان کردە، بەس ئەمە جێگای تمۆحی ئێمە نیە، ئێمە وەکی بژن زیاتر بۆچی چینکە هەر ئەم پارەیە خزمەتی خەڵک پێ دەکە، ینی وەختی ئەمن ئەو داهاتەتینم 10% هەر بۆ ژێرخانەی کارەبا ینی تەرخان کردووە، ئەو کاتە وەختی ئێمە پارەی خۆ داهاتی خۆ زیاد دەکەن ئەکیت پتر خزمەتی خەڵکش دەکەن. باشە من کاک کەمال کە ینی بیری ئەو تەلەفۆنانە ئەکەوێتەوە کە خەڵک تەلەفۆنەکە ئەو کۆمنتانەی کە دانراون لە ماوەیەکی کەمە کۆمنتێکی زۆر هاتووە و زۆرینەی هاوڵاتیان دەڵێن یعنی دوای نزیکەی 30 ساڵ تاکەی ئێمە باسی کێشەی کارەبا بکەین، تاکەی بوونی کارەبا لە ڕۆژێکە لە پرۆژەکانی نیشتەجێبوونە بە مواسەفات وەربگیرێ. من پێم خۆشە لە زاری جەنابتانەوە بە هاوڵاتیان بڵێ کارەبا و چارەسەرکردنی کێشەی کارەبا لەکوێی ئەجێندا و ئەولەویەتی کاری حکوومەت و سەرۆکی حکوومەتە. وڵی وەک کارەبا وابزانم ئەو احتیمامی کە جەنابی سەرۆکی حکوومەت کابینەی نۆ دەست ینی احتیمامی پێدا وابزانم چی بی بچکەرتی تر نەدابیت ئێمە یەک ینی دووەم ئێستا سەرڕای کە ئەمە وەزعێکی نەتەبیعیژی دانە بە چەندین پارە تەرخان کردینە بۆ هەر دەربەندی خان بگرە، هەر سۆران بگرە، هەر دهۆک بگرە، ینی لەم مانگە
تقریبا 18 ملیۆن دلار تەرخان کردنیە بۆ وەزارەتی ئێمە یعنی احتیمامێکی زۆر لای جەنابی سەرۆکی حکومەت بۆ کەرتی کارەبا بەس با ئێمە شتێکی دیژی بزانن يعني 2013 ئێمە تقریبا 22 ساعت و نیو کارەباماندا یعنی ئێمە تقریبا بەرەو 24 ساعتی دەڕۆشتن بەس پاش ئەمە وەزعێکی سەر هەرێمە داهات مثلا نزیکی 2 ملیۆن بەشەر هاتنە ناو خەڵی طبعا 2 ملیۆن ئێمە چەند 5 ملیۆن بوون وەختی 2 ملیۆن تێن تقریبا ینی بێژە 30% خەڵکێک هاتە ناومەدا طبعا ئەوی خەڵکیژی هەمووان ئاو بردیە کارە بردیە تەندروستیە تەربیە زۆر چ دشت ئەمانە هەموو بوونە بارگرانیەکە بەیەک دووەم 2014 پاش ئێمە زان ئێمە چ وەزع بوون ینی شەڕیمان و نەمان بوون گەل ینی ئەو دژمنانە کە داعشەوانە بوونە ئەمانەژی سەبەبی سەبەبی تر برینی بودجە و ئەوانە لای بەغا و هەتا ئێستاژی ئێمە ینی هەموو محاولاتی حکوومەتی هەرێم چۆن ئەم کێشە چارەسەر بکەن دوێنێژی وفود و ئەوانە بەغاوانە بووینە ینی بەتەماینە ینی وەزعیمە وەک کارەبا وەک ژێرخانە وەزعیمە زۆر خراپ نییە یعنی ئێمە تقریبا نزیکی 7000 مگاوات 6700 کەسر مگاواتمان هەنە تەنها ئەم ئەگەرانە بووینە و بووینە سەبەب ینی ئەم ساعتانە ئەوی ئێستا پێمان دەکرێت ئێوە لە بەرنامەتانە کە لەگەڵ وەبەرێنەرەکان دابنیشن پێم خۆشە بزانم چی ڕێک ئەخەنەوە لە گرێبەستەکانی وەبەرێنان وڵی تامان ئەمە یەک ینی وەکی بژن بابەتە هەرە گرنگن کە ئێمە سەر بدانشن ینی ئێمە وەک وەزارەت وەکو حکومەت ینی وەکی بژن ملاحظاتمان هەنە سەر ئەم عقودانە و نفسی وەختی مستەسمەرەکانژی ئەم گلایانە هەنە ینی مستەسمەری هەیە 85% بۆ حساب دەکرد مستەسمەری هەیە 6% التزامان سەر حکومەت ینی ئێمە بتەماینە ئەمە و ئەمە ینی لە خاڵەکانی هەری ئێرجنتی ئێمە کە ئێمە ئیشل سەر بکەن ئەمانە تەوحیدکردنی باشە ئەگەر تۆزێک بینە خوارەوە لە کۆمپانیا وەبەرێنەرە گەورەکان بۆ کاسبکارانی ناو بازار زۆر جار قسە لەسەر نرخی کارەباکەن کە من قسەیان لەگەڵاکە مەڵێ نرخی کارەبا زۆرە لە چاو ئەو ئیشەی کە دەیکەین وڵی نرخی کارەبا زۆرە ئەمە بڕەقەم دەڵێن ئەوی ئێستا ئەوی کە هاوڵاتی گلەیی لێ دەکەێت هەکە پارەی خۆ 100% بەردەری ماڵی خۆ بدەت 21% چەند 79% حکومت دەعم دەکەێت بجا ئایا وەختی هاوڵاتیەک 21% مع العلم زۆربەی ئەوەژی بیتە قەرد و ئەوانە بەس حتا ئێمە حساب بکەن 100% پارەی خۆل بەردەرگی ماڵی خۆ بدەت 21% چ کاڵایەک هەیە لە بازار تو 21% بدەی و گلەیژی بکەیت ینی پا ئێمە نابینن ئەو گلەیە جێگای خۆدا باشە بە نسبەت پۆستەکانی ناو وەزارەت و فەرمانگەکانی سەر بە وەزارەتی کارەباوە ینی لە یەکێک لەو ڕاستپاردانی کە داوا کرابوو گۆڕانکاری لە پۆستەکان بکرێت ئێوە ینی ماوەیەکی زۆر نییە وەکو وەزیر دەست بەکار بوون بەڵام حتمما ینی ئەزمونێکی زۆر دێرینتان هەیە لەو بوارەیە ئەو پۆستانە گۆڕانکاری تیایاندا ضرورە پێویستە وەڵاهی پێویستە چونکی گۆڕانکاری دائیمەن وەکی بێژن شتی باش دوواداتێت و گۆڕانکاری سەر هەموو مستەوایەت هاتێکردن وەزیرەکان دەست پێکردینە بەس وەکی ئێوە دەزاننجی هەتا ئێستا تەنها پۆستی وەزیرەکان جێبەجێ بووە ئەوانی ترژی وەزارەتی مەژی بێبار نییە لەوانە و گۆڕانکاری تێدا دەکرێت چی بە نسبەت ڕاوێژکارەکانەوە کە تا ئێستا وترێ وەکو پێویست سوودیان لێ نەبیێنراوە پۆستە و داگیر کراوە و پارێڵی ئەوە ڕێی بخۆ و ئەمە من تەزبیجی کردووە چێبی گلایك لێمان بکرێت ڕاوێژکار ڕێی من بۆ مەبەستێکی دیار بۆ بابەتێکی دیار بۆ وەختێکی دیار تەنها ئەوە بکرێت هەکەوەکی تر هەکە تەنها ڕازیکردنی خەڵکی بیت ئەوە شتێکی ترە بەس ئەم دەبێژم من بابەتێکی مەثەن مەفرۆزە من ئێستا پرۆژەیەکی زۆر گرنگ ئێسکادا لای منە ئەمن محتاجی ڕاوێژکارێکیمە کە بۆ من تەندەری ڕێک بێخیت بۆ فترێک مەثەن 2 مانگە 3 مانگە گەلمان بیت ڕاتبێکی پێ بدەن هەر وەختی ئەو ئیشە تەواو بوو ئیشیم پێ تەواو بیت تامان مەڕێزە بۆ هەمووان هەیە ئەمە نابێژن ئیش ناکەن یان نابێژن ئەوانەکەن بەس هەر طبیعەتی هەر وەزارەتێک فەرقە لەوی تر من دەبینم ڕاوێژکار زۆرە بۆ بابەتێک بۆ ماوەیەک باشە ئێسم وێزگەی کە ئێمە تیایداین
بەڵێ محەتەی ئازادی جەنابیشتان ینی ئاماژەتان پێدا دوو جار لە ژێر فشاری زۆرە سوتاوە گڕی تێبە بووە بە کاملی ئەمە ینی چۆن ئەم ریسکانە کەمەکەنەوە لە داهاتوو طبعا 2007 نهاتی 2007 من هەر هاتبوومە ئەم وەزارەتە وەک مدیر عام تەنها ئەو کاتە سێ محەتات ناو هەولێر هەبوو ئەوە ئازادی بوو باکۆر بۆ پارکژی دوو مەحەویلە تێدا بوون ینی ئەو هەولێرە هەموو سەر سێ محەتاتی بوو ئێستا تقریبا ینی 38 محەتە طبعا سنووری پارێزگای دووهۆ ینی هەولێر هەمانە ولناو ئەو هەولێرە ئێستا 8 محەتاتی تر ژێر جێبەجێکردنە 8 محەتاتی تر طبعا ئەو محەتانە هیچ بکەون ئەکیید بار لەسەر ئەمانە سوک دەبیتەوە باشە تا چەندە یەکێک لەو کۆمنتانی بۆ ماتووە لە هاوڵاتیەکی کووردە لە یەکێک لە بەشەکانی کوردستان دەژیەڵێت تاکەی حکوومەت هێرێمی کوردستان سوود لە وڵاتانی دراوسێ وەرناگرێ ینی ئەڵێت ئەو کارەبایی لە هەرێمی کوردستان بە فیڕۆ ئەدرێت لە باشوور لە هیچ شوێنێکی دیکەی دنیا بە فیڕۆ نادرێ ینی لێرە لە هیچ شوێنێکی دنیا سیرکی کارەبا بۆ خۆگەرمکردنەوە بەکار ناهێنرێت وەکو بەرپرسێکی ئەم وێزگەیەش ئاماژەی پێدا لە وردە گفتوگویەکە لەگەڵیان بەڵام لێرە بۆ هەموو شت بەکارەیە پێم خۆشە لەوێەوە قسەیەکم بۆ بکەیت لەسەر ئەو استراتیژەیەوە بەنیازن جێبەجێ بکەن وڵی ینی ئەو هیتەران ئەوەندە هاتوونە ناو بازار و نە ئێستاژ هاتنێ چێبی پێش مانگ و 6 مانگ هااتبی خەڵکێک زانی و بەس ڕاستی ئەم ڕفتارە نادروستە کارەبا بۆ هیتەرەوەوانە پێک نەهاتووە کارەبا بۆ ئەوێ هاتووە کە تو ئیشی خۆی ڕۆژانە ئینارە سپلێتە حەمامە تەواوە چونکی ئەوانە پێشترژی هەر هەبوون بەس خلالی یەک هەفتیدا 1000 مێگاوات بینە ناو شەبەکە معناوێ نیشتێکی نای تەبیعی بووە و ئەم ڕفتارانە ئەم خۆلگەل نینن بەس چێبیت ئەمە هەندێک هۆکارجی هەبن مثلا نەبوونی سوتەمەنی وەختی خۆدانە هاتیێدا بینکردون ئەوانە بەس ئەمە هیچ مبارنینە کە ئێمە بەرە ئۆتیجا بچن بنیای خۆی تحتی تێک بدەن وڵی کۆفی سەبیل تەناندە گەرمەتی داوە لە هاوڵاتانی خۆم دەکەم کە ئەوانژی هاریکار من گەل من نەبەس گلەی بکەن ینی ئەمن مێگاواتیم کەم نەبووینە مێگاواتی مە زیاد بووینە بەس سعاتەکان بەرە خودیەوە 5 سعاتی کەمتر تەڵەب زیاد کردینە ئەو تەڵەبە کێ هاتوونە هەر هاوڵاتینە بجە لای گلەی دەکەن لای کاریکاری نەکەن وڵی ئێمە داوا لێ دەکەن بەرپرسیارانە ڕفتار گەلکە هیچ پلانتان هەیە بۆ بجێگرە و بەدیلی سپلیت و با بڵین بۆیلەر و گیزەر بۆیلەر و گیزەر و ئەوانە لە هاوینژی هەبوون و بەهارژی هەبوو بەڵام ینی زیاتر ڕێژەی بەکارێنانەکان لە کاتێک لە وەرزێک بۆ وەرزێک ینی فەرقێکی زۆری هەیە ئەمە 11 مانگە 17 ساعت و 14 دقیقە معدلی ئەم ساڵە کارەبامانداوە ینی زبیژم ڕقەمێکی کەم نییە ئەکە مقارنە گەلپاژی بکەیت زبیژم عددی سعات بەرەو باشتر طبعا چەند سعاتی تو زیاتر بکەیت نرخی کارەبای مۆلدا سەر هاوڵاتی کەمتر بووەوە بەس ئێمە بێژن وڵی مەکردە 24 نەخێر ئەوە ماوە ئەوە تمۆحی ئێمە بەس تەنها بۆ وەزارەتی کارەبا یان حکومت ئەمە جێبەجێ نابێت لازم هاوڵاتیژی هاریکار گەل ئێمە باشە چەند عەدالەت هەیە لە پرۆژەکانی تایبەت بە کەرتی کارەبا لە ناو شار و ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان ینی بۆ نەگرنگی بە شارێک نەدراوە شارێکی دیکە پشتگوێ بخرێ یان هەمووی عەدالەتی تێدا پێڕەو کراوە عەدالەت ئەو ئیمکانیات البەردەست طبعا ئەوە استراتیژەتی حکوومەتی ئێمەیە کە هەموو ناحیە دەست بکە و بوون دەست بکە و القەزا و ئەوانە کەس بێبار نەبیت بەس چیە هەندە تشت هەنە ینی هەندێک فەرە هەندێک فەرترە ینی مثلەن ئێستا خەتێکی 132 وەختی تو بوو محافزایکی ڕەبط دەکەی گوندێکی یان شارێکی فەرترە ئەوە ئەولەویەت مانداوەیە بەس وەکی تر بێ فەرقوجدایی خزمەت بۆ هەموو جێگا دەکرێت باشە هەماهەنگی ئێوە لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکان کە هەندێک کەسی شارەزا ڕایان وایە کە دەبێ وەزارەتی کارەبا و سامانە سروشتیەکان هەر یەک وەزارەت بن و هەروەها وەزارەتی پەروەردەش لە ڕێگەی پەروەردەکردنی نەوەیەک کە ینی چۆن بڵین کارەبا بەلایەوە گرنگ بێ گەر پێویست نەبوو بەکاری نەهێنێت هەردوو وەزارەت بەێ کاک یادگار
طبعا ئێمە سامانی سروشتی هەر یەک حکومەت وگەل تربیە وگەل هەموو وەزارەتەکانی تر هەدەفێکمان هەیە چون خزمەتی ئەم خەڵکە بکەن بەس نەمعناوێ وەزارەتی سامانی سروشتی نەهاوکارە بالعکس با سامانی سروشتیژی ئەو سوتەم ئەو گاز و غازی بەردەستە هەر دەکەتە پارە تەسلیمی وەزارەتی دارایی دەکەت کە میشانە پێ دەکرێن یعنی نە ئێمە گلەیەک وەزارەتێکی تر بکەن بالعکس ئەمن بدانم هەموو وەزارەتەکان یەکن چونکی یەک کابینە یەک سەرۆکی حکومەتە یەک ئەنجومەنە هەموو مەشاکلی تربیەژی مشکلی منە ی ئاوژی مشکلەی منە ی مژی وانە هی تەندروستیە تربیە ئەوانە ینی باوەڕ بکە هیچ گلەیەک یەک وەزارەت نییە و هەموو بەڵام هەماهەنگیتان لەگەڵ وەزارەتی پەروەردە هەیە سەبارەت بەڕێنمایی بۆ بەکارێنانی یان ینی هاوڵاتیان بزانن چۆن سوودی لێوەرەگرن ساڵانە پێشترژی چونکی من غێر جێگاژی ئیش من کردووە گەل وەزارەتی ئەوقاف وڵای ئەو دەست سمینار و ئەوانەمان دەکرد مامۆستایانی ئاینی ڕۆڵی گرنگیانە بێت گەل زانکۆ ئەمانە دایمان ئەم تەنسیقەمان بەکاری خۆیان نەستاون وەڵڵاهی ئەوان هیچ تەقسیری نەکردینە هیوادارم وەک چۆن کوردستان 24 ئەم خەمی کردووە بە خەمی بەردەوامی خۆی کەناڵەکانی دیکەش زیاتر بێنە ناوەوە و ئەوەی بانگەوازی خزمەتگوزاری گشتیە بۆەوەی خەڵک هۆشیارتر بێ لە بەکارێنانی کارەبا کۆتا پرسیارم زۆر بە کورتی وەڵام بیتەوە سوپاس دەکەم کاتێک کەسێک لە دەرەوە سەردانی شارەکانی هەرێمی کوردستان کات بڕوات هەبێ کە وایەرەکانی سەر مۆلیدە ئەهلیەکانە بینن یعنی زۆر غەریبە بەلایەنەوە شتێکی منزەرێکی زۆر سەیرە هیچ بیرتان لەوە کردوتەوە ئەگەر ئێستش چارەسەر نابێت ڕێک بخرێتەوە بە ڕێگەیەکی بۆ بدۆزنەوە کاگەار ئەو پرۆژەی ئێستا بەردەستمانە کە سمارت میتۆرەوەنە ئەوە تەنفیز بیت یعنی کنترۆلی کارەبا دەکرێت ڕێخستنێک پێ دەکرێت عدەدی سەعات و ئەوانە زیاد دەبین ئەکیت ئەو چونکی ئەم نەشرینیە زیاتر وایری مۆلیدات و ئەوانەیە هەر وەختی مە بەدیل جێبەجێ کرد ئەکیت ئەوانەژی چارەسەر دەبێت بڵێ بەڕێز ئەندازیار کەمال محەممەد وەزیری کارەبا لە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سوپاسانەکەین بەر لە کۆتاییش ئەمە ڕاستپاردەکانی بەرنامەی کابینەی نوێمەی خینە بەردەستی جەنابتان کە کۆمەڵی خەڵکی پسپۆر قسەیان تیا کردووە لەگەڵ وڵاتیان ئەمەش پرۆژەیەکی دیکەی ئەندازیاری شارەزا کامەران عەبدولکەریمە هەری خینە بەردەستی جەنابتان بۆی ئێوە زیاتر سوودی لێ ببین و زۆر سوپاسانەکەین هەر بژین مەمنونی هەر بژین لەشتان ساغ بێت ئێمە لە خزمەتە بین ئەوەندەی بە ئێمە بکرێ ئێمەش لە خزمەتە بین بەڵێ بینەرانی ئەزیز لێرە و لەناو ئەم وێستگەیە کۆتایی بە مەڵقەی پاسی یادگار ئەهێنین تا بەرنمەیەکی دیکە و خەمێکی دیکەی ئێوەی هاوڵاتیان ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادابن خواگەدارتان.